خۆشەویستان جارێکی تر سڵاتان لێبێ لەگەڵتانە بەردەوامین کۆتا تەوەری ئەمڕۆژمان گفتوگۆکردنە لەسەر ڕێخستنی ڕەفتار لە لای منداڵ و هەرزەکار بووە پێکمان ئەم تەمەنانە زۆر گرنگە و باسییاری و ئەبێ مامەڵی لەگەڵا بکەی ئەمەش پێویستی بەچیە پێویستی بەوەیە کە تۆ ڕێنمایی تایبەت وەربگری ئەگەر وەکو خێزانە دایک و باوکە کە بتوانانی چۆن هەڵسو کەوت و ڕەفتار لەگەڵ مناڵەکان تاکەیت ئەگەر مامۆستایە و لە ناو خوێندنگاکانە ئەبێ ئەمانە بە چ شێوازێک بێ کەواتە بە هەردوو لایەنەکە و بەلایەنە کۆمەڵایەتێکەش پێویستە هاوکاری منداڵ و هەرزەکار بین کە بتوانین ڕەفتارەکانیان ڕێک بخەینەوە و بتوانین بە شێوازی مامەڵایەن لەگەڵا بکەین کە چۆن بتوانێت ئەم منداڵە بە تەندروستی ڕەفتار بکە هەڵسو کەوت بکە زۆر جارە بینین گرفتەکان لە لای منداڵ و هەرزەکار ڕنگدانەوەی نەرێنی لێکێتەوە ئەمە بۆ لە سەرەتای تەمەن و ڕەفتارێکی باشی فێر نەکراوە یاخود نەیتوانی وە بە شێوازێکی باش لە ناو سیستەمی خوێندنا ڕەفتارێکی باش وەربگرێ بۆ مەبەستە لە ناو شاری سلێمانی هەڵدراوە کە خولێک بە دروشمی ڕێخستنەوەی ڕەفتاری منداڵ و هەرزەکان ڕێک بخرێ بزانین لەم خولایە تایبەتمەندەکانی چی بوو ئەو کەسانەشی کە بەشدار بوون چێ بوون و ئەم خولا چێ ئەتوانێت سوودی لێ ببینێ بۆیە بە خۆشحاڵی و میوانداری زۆر بەڕێز مامۆستا شۆخان عەبدولخالق ماکرۆوەکو چارەسەرکاری دەرونی کە بەڕێزیان ئێستا لە لای ئێمە میوانە بەخێر زۆر سپاس بۆ ئێوە دەستی ئێوەش خۆش بێ زۆر سپاس ئەگەر سەرەتا لە خولەکەوە دەست پێ بکەین چۆن هەوڵتان خولێک بۆ ئەم بابەتە بکەنەوە کە بابەتێکە پەیوەستە بە هەموو خێزانەکانەوە بۆ ڕێخستنەوەی ڕەفتار هەم لای منداڵ هەم لای هەرزەکار بەڵێ ئێمە دوو ڕاهێنەرین هەردووکمان چارەسەرکاری دەرونین بە حکمی ئەوەی 500 ساڵە ئەزمموی ئیشکردنمانەیە لەگەڵ مناڵ و هەرزەکار و گەورەیە لە کێشە و گرفتەکان دەرونی و کۆمەڵایەتەکانە ئەمە یەکێک بوو لەو شتانەی کە ئیشمان ینی بیرمان لەوە کردەوە ئەم خولە بکەینەوانێ بە حکمی بەرکەوتنمان زۆر لەگەڵ مناڵ و هەرزەکار کە کۆمەڵە کێشە و گرفتیان هەیە و دایک و باوکەکان دەستگیراون لە چارەسەرکردنی کێشەکانە و لەسەر خواستی زۆربەی ئەو کەسانی کە پێیان و توین پێویستمان بە بابەتێکی لەو نەوعەیە بۆ مناڵەکان یا بۆ هەرزەکارەکان ئەمە وای لێ کردمان ئەم خولە بکەینەوە و خۆم هەڵگری بڕوانامەی دبلۆمم لە کێشە و گرفتە ڕەفتارەکانی مناڵ و هەرزەکارە زۆر باشە ئەو کەسانێک کە لە خولەکە پەشدار بوون ئەگەر ئاماژێک پێ بزانین ئەو کەسانە کێ بوون بەڵێ ئەم خولە جیاواز لە هەموو خولەکانی ترمان بۆ خێزان ئەتوانێت بەشداری کا پەروەردەکاران ئەتوانن توێژەران مامۆستایانی پەروەردەی تایبەت ئەم خولەوەی جیاوازی کرۆ تەنانەت خێزان دایکە نمونەیەکان باوکە نمونەیەکان ئەتوانن بەشداری ئەم خولەکەن لەبەروەی ناوەڕووکی بابەتەکە بابەتێکی تیجاری نییە تەنها منێک کە چارەسەرکاری دەرونیم ئەتوانم بەشداری تاکەم بەکاری بێنمەوە لە ئیش و کارەکەمە یا تەنها مامۆستایەکی پەروەردەی تایبەت یا هەر مامۆستایەکی مەکتەب بێت ئەمە تەنانەت دایک و باوکیش ئەتوانن بەشداری تا بکەن بەهۆی ئەم فشارە زۆرانەی دابوونەریت و کۆمەڵگا و هەموو لایەنەکان کە بارێکی زۆر گرانی دروست کردووە لەسەر دایک و باوک کە ناتوانێت بە ئاسانی بە دڵ و دەروونێکی ئیسراحەتەوە مامەڵە لەگەڵ هەرزەکار و مناڵەکەیکە بۆیە ئەوانش ئەتوانێت ئیسیفادێکی زۆر بکەنم خولەیاواتە هەموو چین و توێژەکان ئەتوانن بەشداری ئەم خولە بکەن هەر ئەمە وای کردووە کە نرخەکەیمان زۆر دابەزان لەس بەهۆی ئەو کەسانی کە پەیوەندیان پێوە ئەکردین بۆی هەمووان بتوانن بەشداری تا بکەن ئەم کۆرسەمان نرخەکەشی زۆر کەم کردەوە لەبەروی هەمووان بتوانن بەشداری تا بکەن ناوڕووکی خولەکە چیە بۆ نمونە بە شێوازێکی گفت و کۆکردنە یاخۆ بە شێوازێکی پراکتیکیە بۆی ئەگەر ئێستا دایک و باوچێک بینەری ئێمە بن بیانوێت مناڵیان هەیە بیانێ فێری ئەم شێوازە ڕەفتاریان بکەن تەکنیکەکان بزانن ئێوە چۆن وانەکان ئەڵێنەوە من وەکو ئەزمموی خۆم و هەروەها ئەو ڕاهێنەری کە لەگەڵیشمە بەداخەوە ئەمڕۆنی توانی ئامادە بێت هەر کەسێک بەشداری خولی منی کردو ئەزانم من لایەنە نەزەڕێکە هەر سەرچاوەیەک بێ ئەیان نەمێ ینی خۆیان ئەتوانن بیخوێنەوە هەر کەسێک بەشداری خولماکە من شخصی خۆم زۆر جەخت لەلایەنە عەمەلی کە ئەکەمەوانێ کە فێریان بکەم ئەو شتی وەری ئەگرن چۆن جێبەجی کەن دواتر و دائیمەن بەردەوام کۆنتاکتمان ئەبێ لەگەڵ ئەو کەسانی کە بەشداری خولەکانمانەکەن بەلای کە مۆمانێک دادوومان تاوەکو ئەتوانن هەموو ڕێگاکان بەکار بێننەوانێ لە کاتی پێویستیە بۆیە زیاتر جەخت لە ڕێگا عیلاجیەکان ئەەکەین هەروەها کێشە و گرفتەکان زۆر باشە لەگەڵەوەی کە ئێستا سەردەمەکە گۆڕاوە پێویستە لەوەی کە ئەو پەروەردەکردنەش لە نێوان خێزانەکانە بۆ مناڵەکان بگۆڕێت چونکە ئێستا کە مناڵەکانمان ئەچنە دەرەوە سەردەمێکی دیکەیە پێویستیان بە جۆرە ڕەفتارێکی دیکە هەیە ئێوە بۆ شێوازە سەردەمیانەی کە ئێستا مناڵێک پێویستی بەوە هەیە هەرزەکارێک پێویستی بەوە ئەیە کە پەروەردەکەی جیاواز بێت بۆ شێوازە وانەکان ئەڵێنەوە ئێمە وەکو لایەنی دەرونی کە 5 ساڵ یەکەمی تەمەنی مناڵ
گرنگترین قۆناغە کە ئینسان پێهاتی ئەپەڕێ و گەورەترین کاریگەری ئەبێ لە داهاتووە ئەلێرەیە جەخت لە چی ئەەکەینەوە 10 بۆ 15 ڕێگەی عیلاجی کە تەکنیکن بۆ گۆڕین و ڕێخستنەوەی ڕفتاری مناڵ و هەرزەکار زۆربەی ئەو ڕێگە عیلاجانەمان هەڵبژاردووە کە لەگەڵ دابوونەریت و شعبی خۆمانە کۆمەڵگەی خۆمانە بگونجێ و هەروەها ئەو ڕێگە عیلاجانی کە زۆربەی توێژینەوەکە سەلماندویانە زیاترین ئیسیفادەی هەیە و ئێمە ئەم ڕێگە عیلاجانە هەڵ ئەبژێرین یعنی بەڕاستی کە ئەو کەیسانی کە ئیبینین خۆی ئەسلی خول لە چیە گرنگی خول لە چیایە ئەو کەسەی خولەکە ئەڵێتەوانێ کێیە ئەزمموی چییە پسپۆڕەکەی چییە من کە پسپۆڕیەک لەسەر ئیشی مناڵ ئەەکەموانێ چەنێ بەرکەوتنم هەبووە لەگەڵ مناڵە چەنێ مناڵم بینیوە چەنە خێزانی مناڵ منیان بینیوە ئەمە زۆر گرنگە یعنی ڕێگە عیلاجەکان ئەمانە بەکارئێنین کە بە ئاسانی دایک و باوک بتوانێت لە ئێمە تێبگا و بتوانێت جێبەجێ بکاتەوە و خلافێک دروست نەکا لەگەڵ ژینگەی ماڵەکەی و ژینگەی بەعام کۆمەلگاکەمانە. زۆر باشە مامۆستا شۆخان زۆر جار ئێمە وە خێزانەکان گرفتێکمانەیە لەگەڵ هەرزەکارەکانە چکەی تر لە تەمەنێکی هەستیارایە و ئەزانێ هەموو بڕیار لای خۆیەتی هەڵسو کەوتەکان و ڕەفتارەکانی بەهۆ گۆڕانکاریە جەستەیانەی کە ڕوایە چ کوڕ بێ چ کەس بێ کۆمەڵ ڕەفتاریشی ئەگۆڕێ ینی ئەو کەسانەی و دایکانەی کە پیانوێت لەگەڵ ئەم گەنجانەیە لەگەڵ مەرسەکارەیە مامەڵە بکە ئێوە ڕێنماییتان چییە بۆیان بە شێوازی پراکتیکی یاخو شێوازی گفتوگۆ یاخود چ ڕێگایەکی کێ بۆیان خەنەڕ لەبی مەوزوعەکە ناوڕۆکی مەوزوعەکەی ئێمە لێرەیە ئەوەیە کە لە مناڵیە کۆنتڕۆلکردنی کۆمەڵێک کێشە ناکەین ئێمە دواتر لە هەرزەکاریە زۆر بە قورسی بۆ نمونە لە مناڵیە ئەگەر دایکەکە 6 مان بۆ ساڵێک ماندوو بێ لەگەڵ ئێمە لە هەوڵا بێ لەگەڵ مناڵەکە لە هەرزەکاریە زۆر بێ کێشە ئەبێت بەڵام بە حکمی ئەوەی نەبوونی کاتی تەواو لە لای دایک و باوک یعنی هەنێشتی زۆر بەلاوە ئەهەمیەت نییە بەلاوە گرینیە لە مناڵیە لە هەرزەکاریە قورساییەکی زۆر ئەکەوێتە سەر هەرزەکارەکە بەرەولادان ئەچێ و هەروە خێزانەکە پەشێوی دروستەکە سیرەکەی زۆربەی کات کە مناڵ ئەچێتە دوای بەتایبەت کۆڕ بۆ کچ ئەچنە 12-13 ساڵیە و خێرا دایکەکە هانا بۆ برای بۆ شو برای بۆ کە سوکاری ئەهێنێ یعنی لە پێناوچی تۆ مناڵێک تۆ خۆت خستوتە تۆ خۆت مەسرەفی ئەەکەی خۆت بارە گرانێکی هەڵەگری باوکەکە هیلاکە بێ لەگەڵ توە لە پەروەردەکەیە بۆچی هانا بۆ کەسی تر بەریت بۆ هەر دەوروبەرەکەی ئەی خۆت ڕۆڵت چی بوو لێرەیە کاتە ئەمە گەڕێتەوە لە هەرزەکاریە کە ئێمە زۆر جەخت لە مناڵی ئەەکەینەوە وەکو پسپۆڕانی دەرونی بۆی لە هەرزەکاری ئەو ماندووبوونە نەبینین و گەنجانمان خۆتان ئاگادارن بە حکمی پسپۆڕەکەی ئێوەش چەنێ بەرەولادان ئەچێ چەنێ لە تۆڕە کۆمەڵایەتەکان هەرزەکارمان ژیان لە دەست ئەیەن بەڕاستی جاروایە بەهۆی ڤیددیوەیەکی 1 دقەیەوانێ 20 ساڵی داهاتووی تەمەنی ئەبێ خۆی بشارێتەوانە بێ ناوچەکەی خۆی جێبێڵە بێ کۆمەلگاکەی خۆی جێبێڵە یا ئەسڵەن ژیانی لە ناو ئەچێبێت ینی لە ناو ئەبا بەداخەوانێ چاکسازیەکانمان بڕۆ بڵێ ئەکید ئەمە ینی سەیرەکەی بەهۆی چێوەیە بەهۆی ئیهمالی لە مناڵیایە بۆی ئێمە زیاتر لەم خولایە جەخت لە قۆناغی مناڵی ئەەکەینەوە و بەکارهێنانی لە تەمەنی هەرزەکاریە بەڵام ئێستا دایک و باوکمان هەیە سەیرەکەی مەبلەغێک مادەی زۆر سەرفەکە لە سەفەرکردنێکە بۆ 6 حوڕەسم بڵاوی ئەکاتەوە ئەیاتەوە ڕووی مناڵەکە زۆر کاتکەی سیوامانە بۆ کەلی ئەپرسی لەو گەشتەدا بوو نمونە چ کام دقەی زۆر لە هەمووی خۆشتر بوو کام ڕۆژت هیچی لا نییە بۆڵە لە بەرەوەی خۆدایکم باوک ماگیان لە ئێمە نەبوو تومە فلانە خواردن داواکە ئەستان گوێی لەوەشم نەبووە بەڵام بۆ خولێکی کەم نرخێکی کەم بۆ نمونە ڕۆژێک تەنها 1 ڕۆژ بۆ مناڵەکەت بۆی ئەسڵەن خۆت ئاسوو دەبی یەکێک لە ئامانجی خولەکەمان هەموو کات یعنی ئەو خولانەکە لە خەڵکەکانی ئەپرسیتەوە ئەڵێ ئەو ڕۆژەم هەموو ڕۆژەکە ئێمە دەرێ مێشکم سترێسە ئەڵێم مناڵەکان وانەکەن ئیشەکەم بۆم ئەکەن ئیجازێ سەماح ئەو ڕۆژە خاڵی ئەبێ لەو شتانە یعنی ڕۆژێکە هەم بۆ دایک و باوکەکە خۆی زۆر ئیسیفادی لێکە هەم پسپۆڕێکە هەم بۆ مناڵەکانیشیان باشە اینجا ئەمە تەوەری دووەمان تایبەت بوو بۆی کە ئەسە سۆشیال میدیا کاریگەری زۆری کردووە لەسەر کلتوری ئێمە وای لێ کردووە کە زۆر کەسمانێ ئەوێ بەنێوبانگ بێ لەنێو سۆشیال میدیایە ئەتوانین بڵێن ئەو پەروەردەیە کە لە سەرەتای مناڵیە ئەمە مناڵێکی پێ پەروەردەکەین ئەگەر کەساتێکی بەهێزی بۆ دروستکەین هەر لە مناڵیەوە ڤیددیۆیەک لە تۆڕە کۆمەڵایەتەکانە کاریگەری نەکاتە سەری وای لێ نەکات لەوەی کە ڤیددیۆیەکۆ ئاماژت بێکە ژیانی بشێوێنێت ئەکرێ بڵێن ئەم ڕەفتارانش پەیوەندی هەیە بەوەی کابێت لەگەڵ هەموو بابەتەکانی ئێستاە پەیوەندیان بکەینەوە بەیەکەوە بەڵێ یەکێک لە کێشەکانی ئێمە وازانی پەروەردە تەنها ڕێنمایی و ئاڕاستەکردنە شتێکی تایە کە دروستکردنی کەسایەتێکی هاوسەنگە لە ناو کۆمەلگاکەیە واتە من بتوانم کوڕەکەم یاخو کچەکەم لە ناو کۆمەلگاکە بە کەسایەتکی هاوسەنگی هەبێ واتە تووشی ئەم لادان و دابڕانانە نەبێ
و یەکێکی تر لەم کێشەهەرە زەق و باوەکانی ئێمە ئەوەیە کە دایک و باوک یعنی یەت باس لەوە ئەکا ئەڵێ من ناتوانم مناڵەکەم ناتوانێت واز لە مۆبایلەکە بێنێ زۆرترین کات کە باس لە هۆکارەکان ئەەکەین ئێمە لە هۆکارەکانی کێشە و گرفتی ڕەفتارەکان دایکەکە ئەڵێ من ئەگەر ئەمانە چاکەم تەواو هیچ ڕێگەی عیلاجیشم ناوێت یعنی زۆربەی کات کێشە و گرفتەکان لە ئێمەیە لە گەورەکانە چۆکە بە مناڵەکە بە دایکەکە ئەڵی ئەبێ بە بەرنامە ئەم مۆبایل لە ئەسڵە خۆی قەتعیەن نابێ بەکاری بێنێ بەڵام هەنێک کات دەڵێ من ناچارم ئێمەش لە ناچاریە ناتوانین دەستکاریکەین لەسەر خواستی دایک و باوکەکە ئێمە ئەتوانین وەکو ڕێنمایی کار ڕێگەی عیلاجیان پێ بڵێین سیرەکەی دایکەکە ئەڵێ مناڵەکە بۆ باس ئەکا 24 سعات دایکەکە یعنی یەکێک لە کێشەکانی ئێمە چییە ئەچین لە مەکتەبەکان سیمینارەکەین باسی زیانی تەکنەلۆژیا ئەەکەین ئەی ئەم مناڵە ئەچێتەوە لە ماڵەوە ئەسڵەن ژینگەکە هەمووی تەکنەلۆژیایە باوکێک کە سعات لە شەوێکا 2 سعات لە ماڵەوەیە سعاتێک نایە بە مناڵەکانی بەردەوام هە لەسەر تۆڕە دایکێک کە 24 سعات خەریکی ئیش و کار و ماڵ و خاوێنیە سعاتێکدا ئەنیش ئەچێت سەر مۆبایلەکە ئەو سعاتە پێویستە بە هەموو هێزت تۆ مناڵەکە بگریتە باوەش یعنی ئەمانەیە وا لە ئێمە ئەکات هەموو ڤیددیو کاریگەریمان لێکات وامان لێکە هەرزەکار پێویستی بە ڤیددیو خەڵک بێت ڕێنمایی بکات پێویستی پێوێت تووشی لادان بێ بۆ لەبەر نەقسێکی هەیە لەبەرەوەی حرمانێکی عاتیف بێبەشبوونێکی لە هەست و سۆزەکانە هەیە ئەمانەوە لە هەرزەکارەکانمانەکەن بە بچووکترین ڤیددیو کاریگەریان لێکە هەڵگری سیفەتەکانیان ئەەکەی چەندێک گەنج ئەبینی سیرەکەی کە سێری ڤیددیوکانەکەی ئەڵی ئەوانن هەمووی جێ ئەبێ بە ڤیددیوکان بۆ لەبەر ئەوەی بێبەشن لە بەرکەوتنی دایک و باوک ئەمە کێشەیەکی زۆر زەقە هەمانە لە کاتی ئێستا ئەم خولانە تایبەتن بە دایک و باوک یاخود تایبەتیشە بە مناڵ و هەرزەکار خۆی بەڵێ ئێمە خولمان هەیە تایبەت بە مناڵ لە ئێستا ئەوانەمان ڕانەگەیاندووە بەڵام لە قۆناغیدا هاتووە یعنی دایک و باوکە بۆ تەلەفۆنی بۆ کردوین توێتی بەڵێ حەزەکەین خول بێت مناڵەکەشمان لەگەڵ بێ و خۆشمان بین ئەوە لە داهاتووە بە تەماین ئەلەو جۆرە خولانەش ڕابگەینین بەڵام ئێمە وەکو پسپۆڕان چکە شوێنی ئیشکردنمانەیە مەسەلەن لە عایادەکانە کار ئەەکەین بەردەوام دایک و باوک مناڵمان بۆ ئەهێنن زۆر باشە بابەتیشکە هەیە کە بە تایبەتی لای منداڵ زۆر جارە بینیە چی سەردانی کەس و کارتەکەی خێزانەکەی مناڵێک ئیتر باوکەکە بوو بێ کەسێکی گەورە بوو بێ فێری کۆمەڵی وشەی نەشیاو یاخو کۆمەڵی ڕەفتارەکات لەگەڵ دایکیا لەگە خوشکەکەیە سێرەکەی زۆرت پێ ناخۆشە لەگە مناڵی ئەمەیان ناگونجێ ئەم شێوازە ئەتوانین بە ڕێگای ئەم خولانەوە چارەسەر بکرێت ئەم وشەیە نە بەکارنێنێتەوە ئەم ڕەفتارە نەکات یان جاری وایە هەر با تۆزە ڕوند قسەکەین دانیشی لەگەڵ دایکەکەی قسەکە لەگەڵ باوکەکە قسەکەی شتێک کێشێ بە دایکە مناڵیشە نەیزان بەڵام بۆ فێر بووە نازانم ئەمە ئەتوانین چارەسەرکەین ئێمە بە حکمی هۆکارەکانی کێشە و گرفتەکان چەند هۆکارێکن طبعاً لێرە کاتی زۆر ئەوێ ناتوانین زۆر بەڕوون یعنی بە جوانی بچینە ناویەوانێ بەڵام ئێمە لەم خولانەیە باز لە کێشەکان ئەەکەین یعنی یەکێک لەو کێشانە عینادی مناڵە میزکردنی لا ئیرادیە مناڵمانەیە گاتە 5-6 ساڵ میز ئەکا بەخۆیان بەبێەوەی هیچ کێشێکی ئەندامی هەبێت بۆ نمونە بەڵێ سەردانی کۆمەڵە پزیشکیان کردووە جار وا هەیە تەمەڵی مناڵەکەیە فێربوونە ئستغلالی دایک و باوکێتی سەیرەکەن ئەڵێن ئەم شەوە میز نەکەی ئاوات بۆ ئەەکەین فێر ئەبێت کاتە هەر شتێکی داوا ئەکات یعنی کۆمەڵێک ئەبچینە ناوەڕۆ کۆمەڵێک هۆکار هەن و کۆمەڵی ڕێگە عیلاجین هەن کە ئێمە پێیان ئەەکەین یەکێک لەوانە قسەی ناڕاستە بۆ نمونە مناڵ فێر ئەبێت کۆمەڵێک قسەی نادروست ئەکا ناڕاست ئەکا کۆمەڵێک هەڵەشەیی و ترس و تۆقین و ئەنواع کێشە و گرفتە کە لە لایەنە پزیشکیەکەەوە ئیش ئێمە نییە ئەگەر ئەمانەی نەبێت وەکو عیلاجە نەفسەکە ئێمە لەم خولانە جەخت لە کێشەکان ئەەکەینە و ڕێگە عیلاجەکانی زۆر باشە کاتە بەردەوامبوونی ئەم خولانە تا چەند گرنگی خۆی هەیە هەروە لە ئێستا ئەوەش بەردەوامە لەوەی کە ئەم خولانە ڕائگەێنن لەوەی کە دایک و باوکەکانیش بێن بەشداری بکەن لە خولەکانە بڵێ گرنگی ئەم خولانە ئەوەیە بە حکمی زەختی ژیانی ڕۆژانەمان کاریگەریەکی زۆر کەوتۆتە سەر دایک و باوک و تەداخولکردنی پەروەردەی سێەم لە دایک و باوکەکە کەسانی تر لە هەڵ ئەستن بە مامەڵەکردن لە پەروەردەی مناڵەکەیە و خۆیان مەسەلەن کەسانی تر خۆیان پێ دروستە بە شێوەیەکی زۆر لە پەروەردەکردنی مناڵە دروست ئەبێ ئەم خولانە دووبارە بنیاددانی خێزان و کەسایەتی مناڵەکان دروست ئەکاتەوانە دەستان خۆش بێ سپاس هیوایەوەی ئەم جۆرە خولانە بێتە دەرفەتێک بۆی کە خێزانێک ئەگەر مناڵێک یاخود تەرزەکارێکی کۆمەڵی ڕەفتاری نەشیا و نەگونجا و ئەنجامەیات ببێتە چارەسەر بوویان و لە داهاتووشە بۆ مناڵ و هەرزەکاریش بتوانن پلانتانە بێ بۆی کە خۆتان بەرکەوتنتانە بێ بۆی کە بتوانن لەو بابەتانە ڕزگاریان بێ دووبارە دەستی هاوڕێکەشە خۆش بێ زۆر سپاس خۆشەویستان